بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەسەر و بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەت هێرەمی کوردستان لەبارەی تۆمارکردنی ئۆتۆمبیلی نوێ کە بکرێن بە تەکسی سێ مۆدل واتە 2025 و 24 و 23 هەر وڵاتیەک توانێت بچەیەکێک لەم ئۆتۆمبیلانە بکڕێ و بۆ خۆی ڕەنگی بکە و بیکا بە ڕەنگی تاکسی و تەبان لە هاتوچۆکان تۆماری بکە بەڕێبەرەتیەکانی هاتوچۆ و بیکا بە تاکسی. ئەم بڕیارە شەخامی کردۆ بە دوولایەنەوە. هەندێک دەڵێن بڕیارێکی باشە، ئۆتۆمبیلی تازەی تر دەبێت بە تەکسی، شەخامەکان پڕەبن لە ئۆتۆمبیلی مۆدل بەرز و بە کوالیتی و مواصفات. بەشێکی زۆری لە شۆفێرانی تاکسی دەڵێن بڕیارەکە خراپە، زۆر زەرمەند دەبین. بابزانی لایەنە باشی و خراپەکانی بڕیارەکە چییە؟ تاوتوی دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگەزاد ئەحمەد سەرۆکی سەندیکای شۆفێرانی سلێمانی. کاگەزاد سڵاو لێبێ. سڵاو لێوش بەخێراتی بەڕێزن سپاسدانەکەم. بە لە بەڕێستەوە ینی بزانین لایەنە باشی و خراپەکانی بڕیارەکە چییە؟ من پێشێکی سپاسدانەکەم و ئەم بڕیاری کە وەزارەتی ناوخۆ دەریکردووە هەتا ڕادێ بڕیارێکی باشە، بەڵام ئێمە بە نیسبەتی شاری سلێمانی و من قساکەم بەپێی ئەوەی کە من معلوماتم لەسەر ئێرە هەیە. ئێمە تەکسیکی زۆرمان هەیە لە شاری سلێمانی. ئمە 28,000 تەکسیمان هەیە، 3,000 ئاڵتیماژ لە پاتی گەنم پاری گەنم کاتی خۆی کە حکومەتی ئەمە 31,000 سیارە. ئێمە 31,000 سیارە زۆرە لە شاری سلێمانیە. ئایا سیارێکی 2025 و 24 و 23 هاوڵاتیە کە ئیمکانێتی بێ بیکڕێ بیکا بە تەکسی، ئەمە خۆشحاڵیە. هەم بۆ منونی بەس ئێمە ئەو تەکسیانە چی لێ بکەین؟ ئەو تەکسیانە چی کێشە بۆ تەکسیانە دروست دەبێ. نە حاڵەتێکیکا لە سیارەی بەرزی ڕافۆ و جەمسی ئەتوانی بیکەی بە تەکسی. ئەمە هەم دیزانەوە کێشەیەکی کە بۆ ئێمە دروست دەبێتەوە لەوانەیە ئەمانە پەل بکێشن بۆ خەتەکانی دەرەوە. خەتەکانی دەریشەوە قبوڵی ناکەن. دیاری کردووە لە دیاری ینی ئەڵێ مۆدل بەرز سیارەی بەرز سیارەی بەرز بێ نزم بێ مدیم مۆدلەکەی ئاماژەی پێ نەیەوە. ئایا جەمسیە، مارسیدسە، بیئێمە، کۆرۆنایە، کرۆلایە، ئەمپالایە هەشتێ بێ سینیە بەس ئەڵێ بەپی کوالیتی. کوالیتەکە چییە؟ کوالیتەکە کوالیتی باش بێ، دۆستی ژینگە بێ، وەکو ئاماژی پێوە بنزین گاز کارەبایی. ئێمە من سەیری ئەو جانبەیەکەم لە ناو شاری سلێمانی خۆمانە. ئێمە 28,000 تەکسیسی 31,000 تەکسیمانێ ئەو مەسیری ئەو تەکسیانە چی لێ بکەین؟ حاڵەتێکی ناڵێن ناوی بەرن ناڵێنە ئەمە خۆی حکومەت ئەیتوانی ئێمە لەم 31,000 تەکسیە ئێمە لەوانەیە 2000 بۆ 2000 تقریبان زیاتر کەمتر تەکسی زۆر مۆدیل کۆرمانەیە نەوەتەکان ئۆپڵ، مازدا، بەبرای خۆم بڵێم ئۆپترا، ئەمانە کۆنن. ئەمانە حکومەت ئەیتوانی وەریگرێتەوە، ئەوەی ژمارەکەی کەسنێمانیە ژمارەکەی باتەوە، خۆی تەکسیکی ستاندادی باتێ بە بۆیاقی تەکسی، بە مواظباتی تەکسی، بە شێوازی تەکسی. یان حکومەت ئەتوانێت ئاسانکاریشی بۆ لە قیست و لە شتەکانی. ئەمە خزمەتی شۆفێرانیە کرد. ئەمە پشێوی دروستەکە بەڕێی من. ئەمە یعنی هەم دیسانەوە زەرریشیکەی هەیە تەکسیەک سیارەکەی کە ئێستا تەکسی بیکاتەوە بەخصوصی هەم دیسان بۆ یاخی کاتەوە زەرریکی کێ بۆ ئەبێت تازە بە تەکسی ئەمانە بڕۆن. باشەکە گەزات بە بزانانی وتت نەوەتەکانمان هەیە 2000 ئەی بەرزترین مۆدلەکان تا چەنە؟ ئێمە کێشی ئەمە کێشەکەی ئێمە لە شار لە کوردستانە لە 2014 بەرەو ژوورمان نییە. بەپێی ئەم تعلیماتە 2000 ئەو مۆدلە سقوتی کردووە. ئێمە 15مان نییە، 16مان نییە، حافەمان نییە. ئەتە بەرزترین مۆدلی تاکسی ئێستا 2014 ئەم چواردێ هەیە. چواردەکەش ئەوەیە کە ئەیبینین. ئەی باشە ئێستا تۆ ساری ئەم کەم هەستووە لە باتی ئەوەی ساری مۆدل بەرزی تەکسی ئیسیراتکە بیریان لەوە کردوێتەوە ساری خصوصی بە مواسەفاتانی کە داینەوە زۆرە بیکەن بە تەکسی. بیکەن بە تەکسی خۆ ئەمە ئێمە حەزەکەین لەم شارە شتی جوان هەبێ، شتی پێشکەوتوو هەبێ، شتی مۆدێر هەبێ. بەڵام لەم شاری ئێمە خۆ دەزانی بزدا شاری سلێمانی مۆدل 25 بۆ سێ چوارێ بۆ سێ کەس سواری 2014 نابێ، کەس سواری 2013 نابێ. هاوڵاتی حەق خۆی نییە لەمڕۆ. هاوڵاتی دوکانداری بۆ دوکانێکش دەبێ تۆچی کامە شتەکەی جوانە لەوە ئەیکڕی تەکسیەکەش هەروایە. بەڵێ هەروە ئێمە ئێستا لە خەتەکانی دەرەوە حەقمانەوە بە هاوڵاتی. ئێمە لە خەتی بەغای کێشەیەکمان نەبوو، ئەمپالا هەبوو، ئەمپالاکان مۆدێلی کۆن بوو، ئۆباما هاو نەفەر سوار نابوو. ئێمە هەموویمان هێنا ئەم حەقمانە بە هاوڵاتی کەم هاوڵاتیە حورە سواری سارێکی جوانی مۆدل بەرز بێ تەبریدیشی بۆ کاتەوە. ئەمە لەم حاڵەدا ئێمە ئەمانمان کردن. بەڵام ئەگەر جەمسیەک گرانە ئێستا بێت
بچێت لە خەتی بەغا بۆستێ بکرێ بە تەکسی شێ سواری و خەمەرە نابێت شێشێکی زۆر بۆ ئێمە دروست دەبێت ئەبێ ڕەچاوی ئەمانە بکەینەوەی بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ دیاری بکات ئەمانەی خۆی وەزارەتی گواستنەوە بریارێکی هەیە ئەڵێ هەر هێڵێک هێڵی ڕسمی هەبوو کە وەزارەتی گواستنەوە گەیاندن کارتی هێڵی بۆ کردبوو هیچ ساریشی کە بووی نییە لەو هێڵا ئیشکات ئەمانە مەسیری ئەمانە چی لێت باشە کاگەزادە مژماری تاکسی زۆر ناکە تر وڵاتی زۆرتر بۆ من ئێستا ئەگە ئەزگەم من لەم براری کە وەزارەتی ناوخۆ دەری کردووە لەوانەیە هەتا ئێستا بە تەلەفۆن 250 کەس بۆ 300 کەس پەیوەندیان پێوە کردوم کە ئەمە لەمە ناڕازین یعنی کاڵێ مە پشێوی دروست دەبێت شۆفێرانی تەکسی ئەترسن باشە ڕاستە بۆ وان زەرەرە ئەوانیش خۆیان نین ماڵ ناڵیان ژیان ژەی لەسەر بەس بۆ هاوڵاتی خازانز نییە یعنی بۆ نمونە ئۆتۆمبیلێکی مۆدل کۆنی تاکسی ئەو کڕۆلایی کە لە پشتی تۆ دەرەکەوێت ئەمانش کە لە پشتی منەوەی ڕەنگەمانە ئەمە ئێستا نرخیانەچێتە چەند 2014ێکی پاک بێ لەوانەیە هەر لە پەر لەو پەری 180 وەرەقە بۆ دوو دەفتەر 180 وەرەقە 170 وەرەقە $20,000 باشە $20,000 ینی دوو دەفتەر دلار بە زمانی بازار ئێستا بۆ نمونە 2014 ئۆتۆمبیلێکی 2025 باشە هەر کڕۆلا هایبریدیشە وانە ئایکڕی هەر بۆ نرخا بێتەوە بە تەکسی هەر بێتەوە تەکسی وایە ڕاستە ئەمە قازانجی وڵات لە 2025 بۆ خۆی دانیشێ بۆ شۆفێری تاکسیەکەش بۆ ژینگەش وانە ئێستا بڵین یعنی ئێمە وای بشو ئەڵبەت نۆکو میدیاکارێک سارەکەم پشتیوانی بەیارەکە من دوو جانب من هەمە ئەبێت دیفاع لە شۆفێران بکەم لەبەر من نوێنەری ئەوانە حەقی هاوڵاتیش بم من وەکو خۆم وەکو سندیکا وەکو خۆم حەزەکەم شتێ جوانە بۆ ئەم شارە بێت باشە شتی باشش بۆ ئەم شارە ئێمە هەموو کاتێک لەگەڵا بووین بەڵام ئێمە 31,000 تەکسیمانەیە ئەم 31,000 تەکسی هەمووتان و هاوڵاتیان ئەزانن ئەکسەرێتی گەنجە خۆنگەوارن خاوەنی شاهادەن هیچیشان تەعین نەبوون لەم شاری ئێمە کۆمەڵێن نەهامەتی و شەڕی نەگریسی داعش و ئەمانەمان بەسەرا سەپێنرا کۆمەڵێک خەڵک لە 2014 ئەمانە بەرەو ژوورەوە پەنیانێنا بۆ شۆفێری پاس و تەکسی ئەمە هۆکارەکە بوو خۆی بێمە بیرێکیش لەوام بکەینەوەوانێ دەرچوی زانکۆی ڕەنگە داماوە بچێتە شوێنێک بڵێن چەند زمانە زانێ بۆیە ناچار تەکسێک لێ خوڕێ ئەرکێکی لەسەر حکومەت کەم کردەوە خۆی ئێمە هەمومانە دەزانێت ئەمە لە باتی ئەمە چارەسەریان بە بدۆزینەوە نەک شەشان چارەسەرەکە چێ بە بڕای چارەسەکەی من ئەمەیە حکومەتی هەرێمی کوردستان خۆی سیارە ئیسیرات کات بە مواسەفاتی تەکسی لەم تەکسیە کۆنانەوە دەست بێگا بیان ناتێ ئەوەی کە تەکسی هەیە ئاسانکاری بۆ بکە بە قیستێ بۆ دیاریکە ئەم تەکسیە کۆنانیان باتێ ئەم تەکسیە کۆنانە لابرن حکومەت خۆی وەریگرێتەوە ئەمە ئەرکی حکومەتە خۆی باشە حکومەت چی لە 30,000 تەکسی بکە مەسەلەن پرسیاری بگرێت ئەمە کاتی خۆی ئەوە مەشهور خورە نانێشتا ئاوازیا بکە وایەوە نیە بەم پێوەیەک لە بری گەنم تەکسی هاوڵاتیەکی مەزن ئێمە شۆفێرێکی داما و کوڕێکی گەنج لەوانێ باوکی بۆی کڕی بێ لەوانێ برایکی بۆی کڕی بێ ئاڵتونی خێزانەکەی فرۆشەوە تەکسێکی کڕیوە ئەمڕۆ تەکسێکی 2025 بێ ئەو بخولێتەوە من خۆم لە کاتی بەرازیلی و لادا ئەمەم بەسەر هاتووە من لادام پێ بوو بەرازیلی هاو کە سواری لاداکە نابوو خێرا ڕام کرد قەرز و قۆڵم کە بەرازیلیەکەم کڕی لەبەرەوەی نەفەرەکەم سەرکەوێ ئەمەش ئاواییە ئەمە بەم پەلە شتێکی خراپە ئەبێت دوای ئەوە وەزارەتی ناوخۆ کە ئێستا برارەکەی دەرکردووە ڕێکارەکانیش بزانین چاوەڕێکی بزانین ڕێکارەکانی ئەخیری چییە چەندی سوودمەندە بۆ شۆفێر چەندی سوودمەندە بۆ هاوڵاتی باشە ناڵێ لەکوێ بۆ یاخیە ئۆتۆمبیلانە بکەن بۆ نە من وڵاتیەکەم دەچمە بازار لە پێشنگاکان ئۆتۆمبیلێکی ڕەنگی سپی گرانتریش بێ بۆ نە ڕەنگێکی شینە کڕم 1-2 میلیۆنیش کەمترە ئەیکەم بۆ ڕەنگەی کە حکومەت داوایەکە داوای چ ڕەنگێکی کردووە ڕەنگەی تەکسیەڵێ لەکوێ بۆ یاخی بکە نەیوتوە لەکوێ بەڵام یەک شت هەیە لێرانە ئەمە لە معرەزەکانە هەمومان نەزانین سارێ ڕەش و سپی گرانە سارەی سوور و شین و خەنەی و باقیەتەکانیکە هەرزانترن ئەمەش هەر من دیسان ئەرچێکەکەوێتەوە سەر هەم سیارەکەی دابەزێت کە بیکا بە تەکسی خۆی بۆ هەوڵات بۆ ئەو کەسی تازە ئەیکڕێ ئەرێک نییە ئاسانکاریە بۆ ئێوە زەرە ئەمە بۆ ئەمە زەر بۆ ئەوانی کەسە تەکسیان ئەگەرنا بۆ هەوڵاتیەک ئەو کاتە باشترەچێت ئۆتۆمبیلێکی شینە کڕێ 1-2 میلیۆن هەرزانتر ئەگەر ئێمە تەکسی زۆرمان نەبووایە زۆریان لێ نەکردوون لەکوێ بۆ یاخی بکەن نەوەیان نەوت حەز ناکەن کۆمپانیایەک دروستکراوە لە مستەقبەلە ئەیبینم ئەو ساژن کۆمپانیا قوتەکەنەوانەیە ئەڵێ بێت لەو کۆمپانیای بیکی ئەمەش بە دووری مەزانە
باشە نرخی تاکسی ئێستا چۆنە هەندێک جارە وڵاتی وڵی تەکسی پاک و پیسی بۆ ناوشار نرخی تەکسی هەتا ئێستا وەکو خەتەکانی دەرەوە ئێمە خەتەکانی دەرەوە هەموو 15 ڕۆژکەرەتێک چێکەکرێت بۆی زیانەکان تەکسی خۆ دەزانی پرش و بڵاون ئێستا بەم لۆگوانە کە ئێمە باشە یەکشتی پرسیاری وەزارەتی ناوخۆ لە 2019 بڕیاریشی دەرکرد بۆ لۆگۆ دەرەوەی شار و ناوی شار و جاکرێتەوە ئێستا بەم بڕیارە ئەم تەکسی 2025 شمولی ئەو لۆگۆیاکە خەتێکی شیدی لێبێ نەچێتە دەرەوە یا خەتێکی قاوەی لێبان نێتەوە ناو سلێمانی بڕیارەکەش هەر عینەشتە ئەمەش حاڵەتێکی هێشتا ڕوون نەکراوەتەوانێ ئەمە شێشەیەکی هەیە بەڵام بەڕێی من پرسیارەکەی جەناوێ ئەمە پشێوی لەناو تەکسیا دروستەکە ئەوانی کە تەکسیان پێ ئێستا ئەترسن سیاری تەکسیەکانیان دابەزێت دابەزی ویان دابەزێت چونکە کە بچێتە باری جێبەجێکردنەوە و دە دابەزێت خاصن لە هێڵەکانی دەرەوە باشە کاگازات ڕاستە ژمارەی شۆفێری تاکسی زیاکە و ژمارەی تەکسی زیاکەوانە بەڵام هەلی کاریش بۆ ژمارەیەکی تری زۆر گەنج ناڕەخسێنێ بۆ نمونە بە دەفتەرێک دۆلارە بێتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 2025 تاکسی و ئیش و کاری خۆی پێوەکە جەنابێ ئێمە ئەتوانین بە شتێکی کە خزمەتیان بکەین حکومەت دەتوانێت ئێمە گەنجمان زۆرە لەخوا بەزیابێ لەم شارە ئەتوانێت پرۆژە هەیە فیتەرە هەیە بۆ یاخچیە هەیە لە ئیشی کۆمپیوتەرە هەیە سنعاتێکگە ئازانێ ئەمانە کۆکەینەوانێ لە شوێنێکە حکومەت هاوکاریان بێ پرۆژەی تر بکاتەوە لەمە باشتر نییە خۆی ئەوەش ئەکرێ ئەوەش هەر ئەوە بیرۆکی ئەمەشتێکی باشە ئەی لێگەڕین تەکسیەکان هەروە وەکو خۆوتێ هەڵاتێکی دامە و بڕواکی جاری وا هەیە تۆ مەها وەکو عەتفێک حەزەکەی یارمەتی بێ لەگەڵا سەرەکەوی ئەوەی سە گەرمایی تر ئەژزانی تەبریدی نییە ساردکەرەوەی نییە لەگەڵا سەرەکی هێڵی باشتێکی سادە بکە ئەکرێ هاوڵاتی شۆفێرەکە سەرکەوێ سۆز نییە من خۆم بچم بۆ شوێنێک سەفەرکەم سارەیەکی باش و تەبرید و پاق و تەمیز بێ سواری ئەوە سواری ساریش کە نابم ئەمە حقیقەتە ئێمە لەمە نوکولی ناکەین نانە وایە ئەش چ شتێکی خراپە کۆمەڵە ئۆتۆمبیلی 2025 هایبرێد ژینگە پیس ناکەن ئەمە ڕەنگە ماوەیەکی تر بۆ ئەو کیانش کە لە دوایانەوە بڕ ئینج ئەزایکی ژەهرێک ئەڕژنە نێو شارەکانەوە ئێمە توانی مەسلەن بڵین ئێستا ئێمە جاران مەتاریشمان هەبوو ناشوی خۆنێمە مەتارەکەشمان نەما کۆمەڵە تەکسی وشتی باش ئەبوو لیانە ئەمە دوانی بەڕێی من ئەم تەکسی مۆدل تازانە لە باتوی کە بێنە بازارەوە قەڵەباڵغی دروست بێ و حساسیت لەگەڵ تەکسیانە دروست بێ ئەم تەکسیانە لە سیتیەکان دانرێن بەپێی قەڵەباڵغی شوێنەکە هەر سیتیەک نەک مەسەلەن سیتیەک شوێنی جێگەی حەقی چل تەکسیە هەشتایەکەی هەم چل تەکسیەکە ئیشی ئەبێت هەم قەڵەباڵغی لەسەر جادەکە نامێنێت تەکسی مەسەلەن بڵێ منتیقەی برای مەحمەد لەگەڵ هی منتیقەی شوقەکانی ڕاپەڕین لەگەڵ منتیقەکانی کە لە ڕێ ئەپڵ ئەکشنێکەوە جاکرێتەوە ئەم تەکسیە کە جوڵا جەنابێ ئەتەوێت بە جیبیت پەیوەندی پیواکەی بە عیوانی دێتە بە دەرگاکەوە ئەمەش لە خیاری ئێمە بۆ ئەم ساڵ ئەگەر حکومەت هاوکارمان بێ ئەمەش بکەین بۆی کۆمەڵ لە تەکسی لە جادەکان دوورخینەوانێ پشێوی نەمێنێت حکومەت دیسپرسی بە سندیکاکان نەکرد لە ئەبەت نەبە وەکو معلومات ببێن نەبە بەڕێوەبەرادی هاتوچۆش بەڕێوەبەرادی هاتوچۆش گرنگن لەما چونکە ئەوان تەخمینی قەڵەباڵغی جادەکانەکەن بەڕێوەبەرادی گواستنەوەی سلێمانی کە عەدەدی هەموو سیارەکان و مەعامەلی تەکسیەکانی لایە سندیکای شۆفێرانیش بۆ پێوەری کە هەمووی لەژێر کۆنتترۆلی ئێمایە یانیوانی شاکیان لێنی کەسمان ئاگەمان لێنێ من برایەکەمسیشان پێ لە تەلەڤیزیۆنی زوم و ڕووداوە بینی وەکو هاوڵاتیەک بەس ئەمە وەکو خۆم وەکو سندیکا ئەمە ڕاگانی خۆم بوو کە باسم کە لەگەڵ جەناب باشە کاگازات بڕیارەکە ینی لە خازانجی خەڵکە بەڵام بە زیانی ئەو شۆفێرە بەڕێزانەیە کە تەکسییان پێ جارە نازانێ بە زیانیوانە چونکە خۆ هەر ئەوان هەتا هەتای نابێت شۆفێری تەکسی بن هەزاران کەسی تر ئەبنش خاوەن ئۆتۆمبیل و قازانجەکەن لەم بڕیارە پرسیار لەسەر پاسەکان بکەم ینی پاسێکی زۆری خوار مۆدێلیش لە سەر شەقامەکانە هەن ئەم بڕیارە کێناڵە فراوانتر ناکرێ بۆ ئەوانیش ئەم بڕیارە خۆی کاتی خۆی لە ژووری بازرگانی سلێمانی تەرحیشان کرد تەرحەکە ئەوان کردیاوەکو واقع قسە بکەین داوای عەدەدی پاسی مۆدێلکۆنیان لە ئێمە کرد چەند پاسی مۆدێلکۆنی ئێمە عەدەدەکەمان نانێ دوایی هەر ئەوان بیریان لەوە کردەوە لە ڕێگەی کۆمەڵە چەند تاجرێکی بەڕێزەوانەیە سیارە ئیستیرات کرێ لە سینەوانێ ئێمە وەکو سندیکا پێمان وتمان ئەگەر سیارەکان بکرێ ئیستیرات کرێ
هەندێک سیاری خاوەن پێداویستی تایبەتیش لەگەڵ ئەمانە دەستەبەرکەین وەکو وڵاتانی کە قەیشەکەمە چیمانە وڵاتانی کە کەمترە کابراایکی خاوەن پێداویستی با پاسێکە بێ کە بتوانێت بە عەرەبانەکە بچێتە ناوی وەکو حەزانە وەکو ڕەوزە وتمان ئەمانە شتی باشن خزمەتی هاوڵاتیانەکە دوایی کە بیریان لێ کردەوە وتیان ئێمە لەم حاڵەتام تاجرانە بەس بیریان لەوە کردەوە کە ئەمانەیە بە هەمومان خزمەتی ئەم شارە بکەین پاسە مۆدێڵکۆنەکان دوورخینەوە ئێمە زۆرمان پێخۆش بوو دوایی بیرمان لێکە وتیان ئەوە زۆرەکەوێت هەستان چیان کرد وتیان ئێمە 20,000 دینارین بە خاوەنی ئەو ئۆتۆمبیلە کۆنانە 20,000 ینی 20 میلیۆن عەفو 20 میلیۆنی عینێ مانگی 200,000 دیناری لێ وەرەگرینەوە لەسەر ئەمە ڕێکەوتن بەرەبەرایەتی گواستنەوەی سلێمانیش بڕیارێکی وەرگرت لە وەزارەتی گواستنەوە لە 2005 بەرەو ژوور پاس داخڵکەین باشە کە مۆدێلێکی باشە و لە باتی ئەم پاسە کۆنانە خۆشبەختانەش بەرەبەرایەتی هاتشووی سلێمانی قسەمان نەگەڵاکردن بۆ ئەم ساڵ لە مانگی 5/6 لە عەفو لە 5/6 ئەم ساڵەوە هەتا 15 ڕێگایان پیاوین لە ناوشارە پاسەکانی کە ناوشاری ژەکەن بە شەرتێک تەبریت بەکاربێن و لەژێر ئیشا بن و هاوڵاتیان لەگەڵا بێ پەردەیان بۆ هەڵواڵەسرێت ئەمەش ئەرشێکی باشە ئەمەش ینی خزمەتێکی باشە تۆزی ئەرگ لەسەر سیارەکە کەمەکاتەوە هارێ هەتا وەکو ئێستا بڕیارەکە ئیتر نەتیجەی نەما دەنگی نەما ئەو بڕیارە نازانم ڕەنگە سەرڵدات و دوای ئەمە ئەو بڕیارە ئەگەر ئەمە پاسە کۆنانە لابچێ پاسی مۆدل تازە بێ هەم هاوڵاتی ئیسفاداکە هەم ژینگە ئیسفاداکە هەم شتێکی باش بڕیاری تەکسەکە لە کێوە چێتە باری جێبەجێکردن ئاماژەی پێ نەکردو وەزارەتی ناوخۆ ئەڵێ بە پێی بڕیارەکەی خۆیان ئەڵێ ڕێنمایەکانی کە هەژ لاپە ڕێوابزانم ئەڵێ بڕیاری لێ ئەدرێ ئیتر لەکێ ئەچێتە بواری جێبەجێکردنەوە هەر احتیمالە لەم بڕیارەوەتر ئیشی پێ بکرێ بەڕێز کاکە زاد ئەحمەد سەرۆکی سەندیکای شۆفێرانی سلێمانی سپاس دەکەم بەڕێز